سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامیتەوە دە بینۆمیانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی لەم بەرنامەیەشدا سوودێکی دیکە و باشتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان کورد پندێکی جوانی هەیە دەڵێت دەستی ماندوو لەسەر سکی تێرە. ئێمەش ئەمڕۆ هاتوونەتە ناوچەی پیشەسازی سلێمانی و دەمانەوێت لەگەڵ ئەو دەستڕەنگینە بەڕێزانەدا بدوێین کە ئیشی دەست ئەکەن کە ئیشی سەنعا دەکەن کە پیشەیەکیان هەیە و ڕۆژانە لە خۆرهەڵاتن تا خۆر ئاوەبوون خۆیانی پێوە سەرقاڵەکەن. با بزانین ئەو ماندووبوونەی ئەوان شایستەی ئەوەیە کەسکیان تێر بکەن یاخود نەخێر هەوڵێکی زۆر ئەدەن و سکیشان زۆر کات برسیە. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستاندا زۆر کەس لە پڕۆک و قارچک هەڵەتۆقێ و دەوڵەمەند ئەبێ بەبێ ئەوەی ئارەق بڕێشێ و بەبێ ئەوەی ماندوێتێکی زۆر بچێژێت. ئێمە دەپرسین ئایا لە هەرێمی کوردستاندا زۆری کارکردن و زۆری ماندووبوون هۆکارە بۆی کە مرۆڤەکان دەوڵەمەند بن یاخود نەخێر ئەگەرچی لەم هەرێمەیدا هەوڵێکی زۆر بدەیت ئەوە ناتوانی دەوڵەمەند ببیت بەڵکو ئەوە هەر لە بۆت ئەڕەخسێ کە تۆ دەوڵەمەند ئەبیت یاخود ڕووداوێک ڕۆدات و مرۆڤەکان بەهۆیەوە دەوڵەمەند ئەبن. ئێوەی بەڕێز بینەرمان بن با پیشەوەرەکان بدوێنین تا بزانین ژیانە چۆن دەگوزاریە و چۆن لەگەڵ کارەکانیانە ژیان بەسەر دەبن. فەرموون. کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیش دەکەن نەکاسپێکن بەخۆیان دەوڵەمەند. هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە. وەڵای هەمومان برسیمانە هەمومان ماڵمان وێران بووە هەمومان ماڵمان لەسەر ئەو موچەیە وێران بووینە. ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە. هەچی دەهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت. تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قڕوان بە ساقێ بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی. کورد ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە لە ئێستاە دەستی ماندوو لەسەر سکی برسییان لەسەر سکی تێرە. ناوەڵە سکی تێرە. تۆپی ئەو ماندووبوونەی کە ڕۆژانە ئیشەکەی سکە تێر بوویان برسیە. ناوەڵە برسیمە. ئاوەڵڵا. ئەی بۆڵێ لەسەر سکی تێرە. خۆی ئیتر مەسەلەکە بە ئیتر وەزعەکەی وا بووە خۆی ئێستا ئێمە هەندەکە وایە ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە بەڵام لە ئێستا لەسەر سکی برسی نییە؟ برسی ئاوەڵە. وەزعەکەمان ئیشەکەی ئێمە لە بەیانی حتا نە ئێوارە حتا سعات 6 و 7 و 8 یعنی ئەم سعات یعنی لە عالەمیش نییە یەکێک 12 یا 14 یا 16 ساعت ئیشەکە ئێمە ئیشەکەین 16 ساعت یعنی ئەگەر مەصرفەکە دەرەکەن بە زۆرە یعنی ئەو مەصرفەیش نییە ئێمە مەصرف بکەین نانەکە بخۆین وەک یعنی نانی یعنی بەسیتی. ئەی هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێ ماندووش نابێ ئارەق ناڕەژێت ئەمانە هۆکاری چییە بۆ؟ وڵاهی ئەمەیش من حەزەکەم بزانم ئەوە بۆچی وایە حەزەکەم بەس نازانم چۆنە. ئێمە من دەرەچم سعات 8 بەیانی سعات 7 سێ شاگردم هەیە کرێ دوکانە دەم یعنی بە زۆر وەڵا مەصرفەکە بە زۆرە. یعنی حاڵەتی طارئی ئەبێ بەسەرمان حاڵەتی طارئی ناتانین چۆیکەین ئەبێ قەرزکەین. ئەمە واقعی حاڵی ئێمەیە حاڵی پێت وایە تۆ لە ئێستای هەرێمی کوردستانە پێت وایە زۆری ماندووبوون زۆری ئیشکردن هۆکارێ بۆ دەوڵەمەندبوون یاخود نەخار وەکو خۆتی؟ وەڵڵا وەکو خۆم باخوا من هاتوومە من ئیسە کوردم من کوردم براکەم شەهیدە. جاران من لە ئیشمە کرد لە بەغداد وابزانم 7 ساعت 8 ساعت ئیشمە کرد و 2 ڕۆژ ئیشمە ناکرد بە هەفتە ئیسە بە جومعەش ئیشەکەم لێرە یعنی جومعەم نییە جومعەکە لێرەیە یا بە زۆر مەسافەکە بە زۆر دەراچێ ئەگەر ئیش نەکەم هەفتەیەک بەخۆم ناڵەکانم ئەمرێ لە برسیە نیم یعنی هینی ئەگەر هەمە لە ماڵ هینی 3 ڕۆژ هین 4 ڕۆژم هەیە. جەنابێت ئەوەندەی کە کارەکەی بەپێی ئەو ماندووبوونەی بەڕێزت کە ڕۆژانە کارەکەیت و سەرقاڵی کارکردنیت بەقەدەر ئەوە سکە تێر بووە؟ وەڵای سکە تێربوونەکە چۆن نانی وەکو جاران نەماوە جاران بڵێ زۆر باشتر بوو ئێسا وەکو بڵێن حکومەت بودجەشی دابەزان و بودجەش کەمە لە چاو ڕۆژینی خەڵکە مۆزەفە یعنی بەڕاستی خەڵک ئێسا بێ معیشەتە جاران ئێمە ئیشمان هەبوو ئیشەکە باش بوو خەڵکەکە معاشەکەی باش و بەڵام ئێستا معاشەکەش نییە شتەکە گرانە بەعام. پێت وایە لە هەرێمی کوردستانە زۆری ئیشکردن و زۆری ماندووبوون مرۆڤەکان بکاتە دەوڵەمەند بیکاتەوەی کە ماڵی هەبێ سیارە هەبێ ژنی پێبێنێ بژێوی ژیانی خۆی دابین کات؟
بە ماندووبوونی زۆرە لە هەرێمی کوردستان بەشتی ترە نه ماندووبوونی زۆر ناسا بەڵێن بۆ نمونە بەڵێ بەحقەت ماندووبوونی زۆر تێکوشنی زۆر هەوڵانی زۆر بەڵێ ئەگەیدا ئامانجی خۆ بەڵام نەک لە وڵاتێکە لەم ئامانجی خۆتا و هەوڵیش بیت و هەموو شتەکانیش لە شوێنی خۆی نەبێت تۆکو خۆی لێرە ناوەڵاوکو خۆی نییە هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێ لە پڕێ بە سەحەبی هەموو شتێکی خۆی ماندووش نابێ وەکو تۆ عەزێریش ناکێشە بەیانی زۆڵ ناسێ لە خەو ئێوارەش درەنگ ناڕاتەوە کاری ئەمە چییە؟ ئێوە کاری ما گەڕێتەوە بە حکومەت پارێکی زۆری خسۆتە بەردەستی کادر و هەوادارانی خۆی و بە ئارەزی خۆیانەی خۆن و میلەتیشیتە بە خاڵیان نە چی بە میلەت ئەڵێ ئێوایە کەواتە دەستی ماندوو بە بڕای تۆ لەسەر سکی تێران لەسەر سکی برسیە لە ئێستاە لەسەر سکی برسیە بۆچی؟ ئیش و کاریج نییە کەواتە هەرچەند ئەم دەستەش ماندوو بێت بەم کارەوە هەر برسیە ئاڕواڵا ئەی باشە تۆ ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی؟ وەڵا لە بەیانیەوە تا ئێوارە ئیشی تاقیتیشتی وایە ناوەڵا ئەمە سارێکمێ بەیتی خەیارمانەیە باشە بەپێی ئەو ماندووبوونەی خۆت توانیتە سکتێرکەی؟ ناوەڵا بۆچی؟ یەکیش نەماوە چیەکەی زەرەرەکەی کاری چییە؟ حکومەت نییە ئەراڵە هەیە لە پڕ ڕەنگە وەکو تۆش ماندوو نەبێت و بەڵام هەموو شتێکی خۆی هەیە ئێستا هۆکاری ئەمە چییە؟ لە پڕ دەوڵەمەند بووە لە پڕ هەموو شتێکی خۆی هەیە وەڵا ئەوە مەسوولەکانە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیشەکەن نە کاسپێکن بەخۆیان دەوڵەمەند ئێمەش بێتی خەیارمان داناوێت هەر زەرەرەکە کیلۆی خەیار بە 250 ناریش ناکە کەواتە دەستی ماندوو لەسەر برسیە سکی برسیە ئەراڵە تۆ بەپێی ئەو ماندووبوونەی کە ڕۆژانە ماندوو ئەبیت بە کۆڵانەکانە ڕەنگە بسوڕێیتەوە بۆ بەرزنای پارۆنانێک بەقەدەر ئەوە ماندووبوون بە بقی ئەو ماندووبوونە سکتێر بووە نەوەڵی بۆچی؟ ئەی وەڵی ئیشەکە نەماوە کاسبەکە نەماوە پارە نەماوە هۆکاری ئەمە چییە؟ وەڵا هۆکاری ئەوەدەم ئەم حیزبانە ئاواکەن بە یەکتی و هەراوە هەیە لە پڕ ڕەنگە بەڕۆبێکی تۆ ژیلاک نەبوو بێ بەڵام لە پڕ وەکو قارچە غەڵتۆقیوە بۆ سەحەبی هەموو شتێک ئەمە چییە؟ هۆکاری ئەمە چییە؟ ئەوە دزەوە ئەیچ پێ دوای لە ڕێگەی مەشروع دەستی نەکەوت بێ وەڵا وەخوای زانێ لەم هەرێمەدا لە ئێستادا دەستی ماندوو لەسەر سکی برسیان لەسەر سکی تێرە وەڵا لەسەر سکی تێرە بەڵێ تۆ تێریش کورد الحەمدوللا تێری ئەوە نییە کە یعنی زۆر تێر بیت بەڵام سپاس بۆخوا مویمە ئێمە بەڕاستی ژیانمان تێرە ژیان مویمە ئینسان کە مرتاح بێ شکور بۆخوا هیچ مشکلێکمان نیە ئەگەر وەکو ئێرە بەراوردکەین لەگەڵ شوێنەکانی تراکە لە عێراقا وەکو جنوب و وەسەتی عێراق بەڕاستی ئێمە تێری ئەمانەش دەوری هەیە کاکە خۆشەر نییە ئینسان بەس برسی بێ کەس تا ئێستا نەمردووە لە برسا هەسا تا ئێستا تۆ چیتە سەر قەبران نووسابێ لە کێلێکی قەبرێ نووسابێ فڵان کەسی کوڕی فڵان کەس مردووە لە برسا هەڵبەتە کەس نەمردووە لە برسانە بەڵام کولەمەرگیش جۆرێکە لە مردن لە برسا ئاگاداری ئەوە بوایە بەڵام ژیانیش هەروە بوو کاکە ژیان هەر ئەوە نەبوو هەموو کەسی هەر تێر بوو بێ هەر چیە لێرە منیشی تەنەگەچی سیارەکەم چەند کاتژمێر کارەکەی بەڵام ڕۆژی وا هەیە بڵین لە 8 بۆ 5 کارەکەی نێمە تقریبا هەر 8 ساعات 7 ساعات کارە بەپێی ئەو ماندووبوونەی کە دەستە ماندوو ئەبێت بەقەدەر ئەوە سکە تێر بووە کاتی خۆی هەبووە زیاتریش تێر بووم ئێستا مەسەڵەن لە چیلێکی وەسەتا ئاژیم معنی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو کاتانی کە زۆر تێر بوو بێتم لەوانەیە پاشەکەوتێکی باشم کردوێ بەڵام ئێستا لەوە چه پاشەکەوتەکەم کەمتر بێ بەڵام یەک نوقتە هەیە ئەوەیە کە ئینسان لە مرتاحی ژیانی خۆی بێ نەک پارە نەک برسێتی هەم ڕاستەکەی تۆ ئەوەی کە تۆ مەبەستتە ڕاستەکەی ئەوەی کە تۆ مەبەستە ئەزانم تۆڵێکی بەڵام ئەوە نییە کە تۆ بەڕاستی بڵێن هەر خەڵک مردبێ لە برسا نەمردۆ لە برسا ئەم ژیانە هەروە بۆ کاکە یعنی ئێمە بە تەمەنی خۆمان شتی لەمە پێشمان زۆر دیوە نامرتاحیمان دیوە بەڵام چی بووە لەوە چی خەڵک دەوڵەمەند بوو بێ بەڵام ویژدانی یاخود جسمیەن یاخود مەسەلەن نامرتاحێکە لەوە بووە کە شەوکە خەوتووە نەیتوانیەوە مرتاح بێ ئەیوتەتی ئێستا ئەم گرن یا ئەیەن بەسەرمە بەڵام ئێستا سوپاس بۆخوا تۆ ئەلێرەوە سوار بە کە لەم کوردستانی خۆمان من باسەکەم لێرە سوار بە بۆ زاخۆ بڕۆ 12 شەوە ڕووی 2 شەوە ڕووی 1 شەوە ڕووی مەڕاستی سپاس بۆخوای گەورە هیچ هینێکتیانە مادەم تۆ ئەمین و ئەمانی بەڕاستی ئەمەش مرتاحیە بۆ ئینسان کاکە باشە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیشەکەن نە کاسپێکن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە وەڵای هەموومان برسیمانە هەموومان ماڵمان وێران بووە هەموومان ماڵمان لەسەر ئەم موسەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە
کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی سەسکی برسیە لە ئێستاە بۆ هێم بازارەکە بە عامۆسا هیچ ئیشێک نییە زۆر خەڵک بە پەرۆشە ئیشکە بەڵام هیچ ئیشێک نییە هیچ هەلێکی کار نییە لە ئێستا بۆ گەنج بە عامۆستاوە شە چییە؟ من شۆفێرم چیت؟ شۆفێری پێهێن شۆفێرم لە وەزارەتی پێشمەرگە هەیە لە پڕ دەوڵەمانە بێ هەیە لە پڕێ بە خاوەنی زڤێلا ئۆتۆمبیلی بەرز بینایی بەرز ئەبێ بە ساحێبی باخ ئەبێ بە ساحێبی دۆنم بێ بە ساحێبی مەزرعی گەورە ڕەنگە زۆر ماندووش نەبێت ڕەنگە ئارەقیش نەڕێژێت هۆکاری ئەمە چی؟ هۆکارەکەی ناکرێت ئێمە هەموو شتێ بگەڕێنینەوە بۆ گەندەڵی ئەکرێ سەرمایەکی لەلایەن کەسانێکەوە بۆ بەجێما بێ لەلایەن یعنی مەسەلەن بۆ نمونەوە بە هین بڵێم وەرەسەیەک شتێکی دەستکەوت بێ بەڵام ئەشکرێ بڵێن کەسانێک شێ لە ڕێی گەندەڵیوانێ زۆر شتیان دەستکەوتووە زۆر شتیان بە گونجاوە تۆ پێ دوایە بەڵێ ماندووبوونی زۆر لە هەرێمی کوردستانە عزیەتی زۆر پێشی بەدەست کار و کاسپیەوە نەهامەری زۆر بچێژی پێ دوای هۆکارێ بۆ دەوڵەمەند بوون نەخێر نا بە پێچەوانەوانە ئێستا زۆر گەنجمانێ زۆر هیلاگە بێت زۆر یعنی زۆر هیلاکە لە ناحی معنەویەوە لە ناحی مادیەوە لە هەموو شێ یعنی هیچ شتێکی بۆ ناگونجێ ئەگەر بێتەوە هیلاک بوون بێتە هۆی ئەوەی کە سەرمایی لێەوە دەستکەوێت بەڕاستی لە ئێستا نەخەشتیوانیە و شتی باشم بەدی نەکردەوە شێوەیە دەستی مادوو سەرسکی برسێ لە ئێم کاتا لەم کاتە هۆکارەکەی حکومەتە چۆن یعنی هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن بەرپرسەکانش کۆمەڵێکی کەم نەک هەمویان کۆمەڵێکی کەم داهاتی ئەم وڵاتەیە خۆن لەبەر ئەوەی کە فەقیر و هەژارەگەر ئاوا بەو برسێتی ماوەتەوە تۆ پێ دوایە بەپی ئەو ماندووبوونەی خۆت کە لەم دوکانەیە ڕۆژانە کار ئەەکەی لەوانەیە خۆر هەڵبێت تا خۆر ئەوە بێت خەریکی کار بێت بەقی ئەو ماندووبوونە سکە تێر بووە ناڵیشی بە هەمان شێوە نەگەر ماڵ و مناڵی من ماڵ و مناڵی تاوی ئەم خەڵکی کە لەم گوزەرا لەم سناعایی شەکەن یا لە هەر شوێنێکە ئیشەکەن داهاتێکی چاک پیاکەن بەڵام بۆ خۆیان نا بۆ لە باڵاکان بۆ بەرپرسەکان باشە هەیە لەم هەرێمی کوردستانە لە پڕ دەوڵەمەند ئەبێ وەکو دەوترێک و قارچک لە پڕ هەڵە تۆقێت ڕەنگە ماندووش نەبێ ڕەنگە ئارەقیش نەڕێژێت ئەمە هۆکار چییە؟ ئەمە خۆی شتێک هەیە ئێستا خۆمان ناومانێ معادلەکە تێک چوو بێت؟ نا معادلەکە تێک چووە بەڵام شتێک هەیە ئێمە بە شێوەیەکی جوان پێڵێن گەندەڵی بەڵام خۆی ئێمە لە ئاساسات دزیە ئەم دزیە نایڵێکە ئەم فەقیر و هەژارە تێن خۆن ئەوەی کە لە پڕ دەوڵەمەندە بێ و هیلاک نابێ ئەوە دزیەکە ئەوە دزی پێڵێن ئەوە گەندەڵی پێ ناڵێن خۆی گەندەڵی نییە گەندەڵی ناوێکی جوانە بۆیان داناوە ئەینا خۆی دزی تۆ داهاتی ئەمیرێتە بخورە چی پێڵێ ئەگەر من پارەکەی تۆ بەرم پێم بڵێ چی پێ ناڵێ دز ئەوە دزی پێڵێ ئەو دەستە ماندوانەی تۆ کە ڕۆژانە بە پلێتی سیارەیەک و سەرقاڵە دەکات پێ دوایە ئەو سکەیت و تێر کردبێت بەڕێزەکەم ئەم پرسیارەی کە تۆ کردوتە جوابی زۆرە لە وڵاتەیە چونکە ئەم وڵاتە باکسی هەموو وڵاتانی دنیاوە هەیە بە ئەفوم کە زۆر داوای لەو بینەراکەم کە گوێی لەم قسانی منە بێ بەڵام ئەمە ڕاستیە کە حەزەکەم بۆی کە تێبگات لەم وڵاتەیە بۆچی ئەم دەسەماندوی ئێمە تێر ناخوا لەبەرەوەیەک ئێمە خۆمان خەڵکێکی دووسێ نەوعین نەوعێکمان ئەوەی ئاڵە با دەست بە کڵاوەکی خۆمان و بانەی بە ئەمە زۆر غەڵەتەم قسەیە چکە بۆ هەر ئەمەیە وای کردووە من و تۆ نەچین داوای حەقی خۆمان لەو دەسەڵات و بەرپرسە شایانی ئەوەنی قسەیان پێ بڵێ گەندەڵ نین ئەمانە لە گەندەڵیش خراپترن ئەمە یەکێکی لەوانە وای کردووە کە ئێستا ئێمە دەستیشمان ماندوو هیچ تێر ناخۆین نوعێکی تریان ئەوەیە هەنێک کەسەیە نازام خۆیدا لە جێلیا تا ئێستا تێنەگەیوە ئەو خەڵکە ئەکا بە پیا و بە ئاغا بەسەر خۆیەوە یکاکە بۆی لی ئەەکەی تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی هەنێکی کەشمان هەیە لە بەشەکەی تریا ئەوەیە خۆی لەگەڵ ساختەچی ئینەکەیە ئەمڕۆ خۆی تێرە خوا بەڵێ ئەمڕۆ خۆی لەگەڵ ئەو کەسانیان کە شانیۆنی پێیان بڵێ ساختەچی و هیچیش لەبەریکەوان لە هیچیش کەمترن ئەوان خۆیان تێرە خۆم بەڵام فکرێک ناکەنەوە ئەوەنیان عقل نییە کە سبێنە مناڵەکانی دوای خۆیان خۆ هەمیان ناتوان لەگەڵ ئەم زەلامەیە بن ئێستا من ڕووی دەمم نەکەمە تۆ بەرپرسەکەی ئەمڕۆ من لەگەڵ تۆیە مخۆم تێرە خۆم بەڵام ئایا سبێنە سێ چوار مناڵم هەیە دوانم هەیە دەم هەیە پێنجم هەیە ئەوانی شارەتوان لەگەڵ تۆیا بن ئەوانیش هەموو ماستاوچێتی منیان بۆکرێ لەگەڵ تۆیا تا تۆ بەشیان بی نەخێر لەبەرەوە ئەم سێ جۆرە کەسە هەیە لەم دنیا لەم شار وڵاتی ئێمەیە لەبەرەوە بە هەموو تەمەنمان ئێمە نە هیچمانە بێ بەهیجەبەری کە سیاسەتێکی سەقەتەکەین ئەل لە خۆمەوە هەتاوەکو باقی ئەو
هەوڵاتیانی کە لەگە منە ئەژین و زایدەن ئەو سیاسیانی کە ئەم ڕۆژوە ئەزانن هەتا ماوم بۆیان دەچێتە سەر بن بە سەرۆک نازان ڕۆژانێکە بێ قسەیشیان پێوترێ کە شایانی قسە پێوتنیش نییە لەبەرەوە قەت لە وڵاتی ئێمەیە ئەو دەسەماندووی کە هەیە بە حیاتی تێری بێناغن چکە بۆوەتە من هەر لە دوکانی خۆم دانیشم بە قوربان با نەکوژدەم لەسەر جادەکە باوالێ نەکەم باوالێ نەکەم بەڕێزەکەم یەک جار بمرە بۆ هەموو ڕۆژەگەوێت تۆ ژیانم مردم بێ من هەموو ڕۆژە لێرە ژیانم مردنە بە دیار دامی چاکردنی سیاری خەڵکەوە سیاری مەسئول بڕوا بکە هیوایە دیەوە دەستی خاتە سەر دەمانچەکەیەوە دوێنێ ڕوویدا دوێنێ دەستی خست بە سەر دەمانچەکە کەستم بەخوا لەسەر ئەو جادی ببینم سەلامی لێ ناکەم دەستی کرد بەسەر دەمانچەکەی ئاوەرەوە دەعامێم بۆ چاکە چی پێڵی پێی ئەڵێ چی کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیش دەکەن نەک ئاسپیەکەن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە وەڵای هەمومان برسیمانە هەمومان ماڵمان وێران بووە هەمومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقێ بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی دەستی ماندوو لەسەر سکی تێرەیان لەسەر سکی برسیە وەڵا لەسەر سکی تێرە بەڵێ لە ئێستا وایە لە ئێستا وایە باشە تۆ ئەگەر زۆر ماندوو بیت ئەو ماندووبوونەی کە تۆ ڕۆژانە ئەیچێژیت بە هیچ کارەوە سکی تۆی تێر کردوە نەوەڵ نەوە سکی برسیە هەرە وەڵا نەوەڵا برا ڕۆشتە هاوارێ حەوڵ بە هین بە کارکە بەشی ڕۆژانە خۆشی بەیان ناکەی بۆ کاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە حکومەتەکەمانە حکومەتەکە بۆ دڵێ قسە بۆ پیاو چاکە بڵێ ئارە وەڵا لە دڵۆ پێڵێم ئیش و کار و گاسپی نێشتوە لەم شارێ هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە باشە هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێت هەیە لە پڕ بە ساحێبی ڤێلا باڵەخانە باغ مەزرعامانە هۆکاری ئەمە چییە؟ ئەوە دەستێکی لە پشتە دەستێکی لە پشتە دەستێکی لە پشتە سەمبانێکی بیانی بیناگی بەرز حکومی بکەمەوانێ کابراکی مەسول نەبێ بە شەریکم ناڵێ بیکەمەوە چی بۆ 10 ساڵی ها چی بۆ 10 ساڵی کە لە وەڵا ئەڵماگایکی لە فەقیر بێتەوە جەنابە ئیشە چییە؟ وەڵای ئیشی کە ئیشی منەوەیە هیچ ناکەم کەمەندامم پێشمەرگەی کەمەندامم بڵێ باشە پێ دوایە بەقی ئەو کەمە ئەندامەی خۆت کە لە شڕەوە ولاتە دەبان بڵێ باشە بەپێی ئەو ماندووبوونەی کە تۆ چەشوتە بۆم کوردستانەوە بۆم خاکە بەپێی ئەوەی کە تۆ کەم ئەندامووی بەهۆی کوردایەتیەوە بەپێی ئەوە خزمەت کراوی بەپێی ئەوەی توانیتە ئەو دەستە ماندووە ئەو قاچە ماندووە لەسەر سکێکی تێردا بنەی وەڵای هەمومان برسیمانە هەمومان ماڵمان وێران بووە هەمومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە نەبوونی دەستکورتین هەر من نیم هەزاران وەک منە هەزاران وەک من ماڵی وێران بووە دەگەیشتی برات باشە هۆکاری ئەمە چی ئەوە خەڵک ئەو نەبرسیە هۆکاری خەڵک خۆی برسی ناکە نا من بە حەقیقەت دەڵێم هەمووی مەسوولەکانە دەستی ماندوو لەسەر سکی تێرە لەم هەرێمەدایان لەسەر سکی برسیە وەڵا تەمەن لەم هەرێمە لە سکی برسیە ئیش و کار و کەسابەتەکەن ئەو فەرمایشتە بە ڕێزەی کوردەواری پێ دوایە هەڵی کردەکەوتوانە هەڵی نەکردەوە بەڵام وڵاتی ئێمە وایلاتوە ئەوە نییە وڵاتی ئێمە وایلاتوە هەڵی نەکردووە تۆ ڕۆژانە چەند ساعت کارەکەی وەڵی ئەگەر ئیش و کار هەبێ تەمەن 8 ساعت داڵ بۆ داڵ کارەکەین ئەگەر هەبێ بەڵام ئەگەر نەبێتتر ئەبێ لە نیوەڕۆ چۆڵیگەی هەرەوەڵە پێ دوایە بەقی ئەو ماندووبوونەی خۆت بەقی ئەو دەستانەوە کە ماندوو ئەبێ قاچە هیلاک ئەبێت سکت تێر بووە وەڵی ئەگەر ئیش و کار و کەسابەت دەبێت تێرە بێت بەڵام کە نەبێت ئەگەریان چەند و سەوز نەبوو لە ئێستاە واقع چیە سەلمێ هەر بە پێ ڕۆژانە وەڵی تر نەوەڵەوە نییە تقریبن چی بکەین چۆنم سکە تێرکەین وەڵی تر ئەویش چاوەڕی خۆی سەڵات نییە هەلی نییە هەچێک بڵێ وانوە نییە ئەی باش هەیە لە پڕ دەوڵەمەندە بێ هەیە وەکو تۆ ناچێت دەژێر ئەو ئۆتۆمبیلە خۆی خاتە مەترسیەوە لەوانەیە خوا نەخوازە جەگەکە لە پڕ بشکێ دەرپەڕێت کاتە ژیانشکێتە مەترسیەوە هەیە لە پڕ ناچێت دەژێر ئۆتۆمبیلە هەیە بە قاتی جوان و بۆنی خۆشەوە لە پڕ دەوڵەمەندە بێ هۆکاری ئەمە چییە لای وەڵی تر وەکاریەوە تەمەن هەرێکە لە شتێکەوە بۆی ماوەتەوە ویناتیە نەک میراتیە کاکەی نەبحسابی خۆمان بکەی هیوای کاکە لەم وڵاتەیە هیچی نەبوو بۆ بە خاوەنی هەموو شتێک ئەمە هۆکاری چیە ئەیوە نییە ئەو عنی مەسئولەکان کاکە بە خۆیان بارەزی خۆیان
نەوتە فرۆشن دێن بەم لایە ئەڕۆن هەیە مەسوولیش نییە هەر دەوڵەمەە خەڵکێکی احتیادیە خەڵکێکی سادەیە ئەوان احتیمالە لە میراتی و ئەوە نەبوویان ما بێتەوە تۆڵێکی بەڕێزم وڵی هەمووی ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەە بێ هەمووی هۆی دزیە ئەگەر دزی و خراپە نەکەقە دەوڵەمەند نابێت ئێستا من تا ئێوارە کاسبی بکەم بڕوا بکەم ماڵی دوو وەرەقە سێ وەرەقە پێیان ناکەم ئیشت چێتەوە ئیشی ئاسنیشکە و کۆکەمەوە وا لە ش ساڵ کەواتە ئەو ماندووبوونەی تۆ ئەو ئاسنە شکاوانە کە عەزەرێکیش ڕۆژان بەدەستیەوە سکی تۆی تێر نەکردووە ناوەڵە بڕوا بکە هەل لە بیانەوە تا ئێوارێ ڕۆم ماڵی 200 هزار پێیان ناکەم ئیواشە لە پڕ نییە سەرەکەی باشنین vێلا و سارە شازی ساراکرێ بەچی کرێ بە کرێکاری پێیاێ بە حاتین کەواتە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەتوانین ئەو پەندیە کوردیە بگۆڕین کە دەڵێ دەستی ماندوو لە سەرسکی تێرە ئەتوانین بڵین دەستی ماندوو لە ئێستادا لەسەر سکی برسیە وەڵا لەسەر سکی برسیە بۆ لەبەرەوەی دەستی ماندوو هەر چینە فەقیرەکە دەستی ماندووی هەیە باشە جەنابەت ئیشت چێ لێرە من تۆڕ نەچیم تۆڕ نەچین لەوانەیە لە خۆر هەڵاتن تا خۆر ئاوبوون تۆ ئیشکەیت بەڵێ باشە هەست ئەەکەی بە پێی ئەو ماندووبوونەی جەنابە کە ماندووبوونێکی زۆر ئەچێژێت کەم لەشە ساغ بەیەخوا ڕۆژانە لەوانەیە ئیزعاجی بەرەدیشەوە لەوانەیە خوا نەخوازە پەنجە بەر مەکینەکە کەوێت بەقی ئەو ماندووبوونە هەستە کردووە سکە تێر بووە بەنیسبەت خۆمانەوە کەم تا زۆر بەڵێ بەڵام بەنیسبەت کرێکارەوە کە لامانی شەکان نەخێر ینی بەقی ماندووبوونەکان مرۆڤەکان ناتوانن بژێوی ژێنی خۆ ناتوانیت ئەی باشە لە هەرێمی کوردستان هەیە ئارەق ناڕێژێت هەیە بۆ نمونە ماندوو نابێت زۆر هەیە زۆر بە ئیش و سەرقاڵ نابێت لە پرسێکی دەوڵەمەند ئەبێت پێ دوای هۆکاریمە چی بێت هۆکاریەوە نەعەدالەتیە هۆکاریەوە دەسەڵاتەکەیەوە لێ کات زوو دەوڵەمەند بێ هۆکاری ئەوە حکوومەتەکەی لێ پێچینەوە لەو کەسانە ناکا هۆکاری ئەوە ئەگەر بڵین بە کوردیەکەی مەجموعەیەک مەسوول لە پشتی ئەم ئیشەوەن ئەجیناوە تا هەموو من ئەوە خۆم 20 ساڵە ئەمە ئیشمە ئێستش ناتوان مەگە و کەسە بژیم کە 4 ساڵە پێگەشت باخۆشتی وات نییە باخۆ فێلاوشتیوە نەوەڵە ناوەڵا شقەیەکم کڕێویش بەقیست بە 20 ساڵ بە 12 ساڵە بەڵێ لەوانە 12 کەی بێت تاقیستەکەیتەوە 12 تریشێوێت بەتەمانی باخۆشتی وا بکڕێتەوە ناتوانین نا باخکڕینیشی ئێمە نییە پێویستمان بە باخیش نییە لەبەرەوەمە خۆمان لە بەیانەوە تا ئێوارە لێرەین هەر فرای ئەوە ناکەین بەژینە سەرەوە بچین بۆ باخ ئەوەی کە باخی شەکرە کەسێکی ئەتیادی نییە کەواتە مەرج نییە تۆ زۆر هەوڵ بیت و پارێ باشی دەستکەوێت ناخۆیەوە لە هیچ وڵاتێکا ئەوە مەرج نییە تۆ کە زۆر هەوڵەدا پارەیەکی زۆرە دەستکەوێت لە هیچ وڵاتێکا و قانونە نەبوو ناشبێت ئەوە نابێت ئەکرێت بوونێتی ئینسانەکە خۆی بیگۆڕێ بوونێتی ئینسانەکە خۆی بیگۆڕێت ئەکرێت کابرا خۆی تەقەبولی بازێشت هەیە بیکە خۆی لە کەسێکی پارەدار نزیک کاتەوە بەزەوە بۆ من و تۆ ناکرێت ئەوە بۆ چینی فەقیر و هەژار ناکرێت ئەو بۆ کاسبکار ناکرێت ئەی تەبەن ئەوەی کە ئەشی بینی لەم گوزەرە لە سا هەشتا و پێنجی کرێچیە کە بەخۆشمەوە کە سنەعاتکاری دەستی ماندوو لەسەر سکی برسیە دەستی ماندوو لەسەر سکی برسیە بەڵێ ئەو قسێ زۆر ڕاستە ئەو ئیشێکە تۆیەکی ئەو مادووبوونەی کە تۆی چێژیت سکە تێرەکە نەوەڵڵا هیچ بۆ کەسابنی هیچ نگا هیچ نەماوە کەسباری بینێکاگە کاتەوە پەندە بۆم ڕۆ نابێت کاڵە دەستی ماندوو لەسەر سکی تێرە دەستی ماندوو لەسەر سکی برسی ئەمڕۆ ئەوەڵە کورد ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە باشە پێ دوایە لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو ماندووبوونەی کە خەڵک ئەی چێژێت لە خۆر هەڵاتن تا خۆراوبوون بوون پیشەوەری ئیشەکات پێ دوایە بە قەدەر ئەوە سکی تێر بێ لەبەرەوەی هیچ شتێ ناڕۆ لەسەر خۆی لەسەر سکەی خۆی ناڕۆ زگی بەچی تێر بێ 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بەچی زگی تێر بێ ئەی پیشەوەرەکە ژەر وایە پیشەوەر هەمووی ڕەبتە پێکەوە کۆم تەزبیحی دەسم هەمووی بە دوای یەکا دێوە ڕۆ تۆ لەسەرەوە پیاوەرە خوارەوە بۆ خوارەوە بۆ سەرا پیا بڕۆ هەمووی پێکەوە ڕەبتە بە قوربە باشە پێ دوایە لە هەرێمی کوردستانە زۆر ماندوو بوون زۆر هیلاک بوون هۆکارێ بۆ دەوڵەمەند مرۆڤەکان یاخود نەخێر شتی تر دەوڵەمەند بوون دروست ئەکات دەوڵەمەندبوونی ڕاستی کابرا ئەوە نییە بەڕاستی بە دەوڵەمەندێکی سەرمایهداری ئەملاقی لێ دەرچێت لێ دەرناچێت
ئەم کاسبی و پیشەوەران بەس بەش ژیانی خۆیەتی بەشی مردن و ژیانە مەگەر کابرا بە ئەم لاوەلا بەیفگە و دەوڵەمەند بێنە دەوڵەمەند نابێ وەکو باسێکەن بە عەقدی نەوت و بەم شتانە یا بەشتی کەسبایەر کە هێنن وە وڵاتە کەواتە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستانە ناتوانین بڵێن بەهۆی ماندووبوونەوە خەڵک دەوڵەمەند ئەبێت ناتوانێت بۆ ماڵی خۆی هەبێ ناتوانێت سیارێکی باشی هەبێ ناتوانێت ژن بۆ کوڕەکەی بێنێ بە نەمونە ناتوانێت بژێوێکی باش ماڵەکەی دابین کات وایە ئەزەی چۆن ئەبێت بەس لە حەدێکی وەسەط هەبێت یعنی ئەوە نییە کابرا بتوانێت ڕەفایەتێکی خۆش بژێ وەکو مەنسوولانە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیش دەکەن نە کاسبیەکەن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە وەڵای هەموومان برسیمانە هەموومان ماڵمان وێران بووە هەموومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتێ حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێک خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقێ بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی دەستی ماندوو لە ئێستایە لەسەر سکی تێنە لەسەر سکی برسیە لەسەر سکی برسیە بۆ ئەی لەسەر سکی برسیە کابراکە ماندوو چیە کە ماندوو ژەبێ پارەی دەست ناکەوێت ئیتر یعنی چی تۆ ڕۆژانە چەند کاژمەری شەکەی وەڵای ئەمە کاژمێرمان بۆ نییە بەڵ هەشتەوە بۆ 5 ئێوارە 6 ئێوارێ لەگەڵ تو ئینشاءڵڵا باشە پێت وایە بەپەی ئەو ماندووبوونەی جەنابێت کە ڕۆژانە ئیش ئەکەیت و لەوانەیە خۆڕەڵاتن تا خۆراوبوون ئیشکەیت بەپەی ئەو ماندووبوو نەسکی توی تێر کردوە وەڵی زۆری برسیە بەعام نەکوز نەوەڵاس بەعام وەکو هەچی وەسایلی ژیانە بەڕێوە بڕوا بڕێوە نەوەڵە بەڵام چێتە بێ بڕۆی لەگە ڕۆژگارەکە تر هەر بەتەنیا بەس منیش نیم ئام وایە تر زین ئەوەی تۆ ڕۆین لەگەڵ زین چۆنە بێ هەیە لە پڕ دەوڵەمەندە بێ بە سەحەبی مەزرعە بە سەحەبی ڤێلا ئەوە شمولی ئێمە ناکە عەرەقیش ناڕەژێ ماندوو ئەوە جیایە ئەوە شمولی ئێمە ناکە ناڵێم شمولی ئێمە لەبەر چی شمولی ئێمە ناکە بەوەی کە ئێمە چی قسێ بکەین و هەچی بڵێن هیچە مەسئولینی دزنەوەوانە کە لە پرەکان بە خاوەنی بێنە من ئەڵەم دەستی مانوو لەسەر سکی نەکسکی بەتاڵ لەسەر گیرپانی بەتاڵە ئەو گیرپانە پڕی خەڵک کێسەکانێتە لای بەرپرسە گەندەڵەکان ئەوان بردیان بۆ خۆیان گیرپانی ئەوان پڕ و گیرپانی ئێمە بەتاڵ چی بکەین باش شۆڕشێک شۆڕشی چۆن شۆڕشێکی مەدەنی دژی ئەم گەندەڵکاران ئەمە حەلە لای تۆ باڵێ ئەوەندەی کە تۆ ماندوو ئەبیت ئەوەندەی کە تۆ هەوڵ ئەدەیت لە خۆر هەڵاتن تا خۆر ئاوابوون لەوانەیە ئیشکەیت بەخێ ئەو ماندووبوونە سکت تێر بووە لەخوا بە زیادی ئەڕۆڵە ئەوە نەباشین مەگەر لە باشیە خراپی سواز بخوا باشە من پرسیارێتە لە جەناب دەکەم ئەویش ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستانە زۆر ماندووبوون زۆر هیلاک بوون زۆر ڕەنجکێشان هۆکارە بۆی کە مرۆڤەکان دەوڵەمەند بن ئەوەی تر وەزعی کاتۆکایەوە خەڵکە ماندووە ئەوەش هەیەی کە ماندووە سراحەت نییە ئەوەی کە هەیەی لە فەقیرەکە خراپترە خەڵک دڵی خۆش نییە ژیان ناخۆش بوو باشە هەندێک کەسە بینین لە پڕێ بە سەحەبی هەموو شتێک ڕەنگە ماندووش نەبێ ڕەنگە عازەتیش نەکێشێت تۆ پێت وایە ئەمە هۆکار چی بێ هۆکارەکەی دیارە ترەوە لە ناو حزبەکان ناو دەسەڵاتە ئەوانە کۆمەڵێکی هەمووی نا خەریک دزیە ئەوەشی کە تاجرەکانە خەڵکە بڕنەوە شتی خراپ دێنن ساقێکەن و خەڵک دەوڵەمەنێ پێ لە پڕا دەوڵەمەنەوە قاچک وایە تاقێ کەواتە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستانە زۆر ئیشکردن و زۆر ماندووبوون هۆکار نیە بۆ دەوڵەمەند بوون خۆی بڵێس هەموو شتێ نزبێ 100% نییە هەر نزبەیەک هەیە ماندووە بێ پێی ماندووبوونەکەی خۆی تەعالای پێ بەخشێ بەڵام هەنێک هەیە لە پڕ ئەتەقێ و دەوڵەمەنە بێ ئەوانە هۆکاری ئەو ماندووبوونەکە نییە بەڵام هەشە ماندووە بێ و بە پێی ماندووبوونەکەی دەوڵەمەند ئەبێ بەڵام ئەو دەوڵەمەنە نییە وەکەوەی کایبینی و باسەکرێ و زۆر دەوڵەمەند نابێ بە قەرز ژن بێنەوە بە قەرز ماڵ بکەوە بە قەرز سیارە بکڕێەوەتر ئەوە حکوومەتە ئاوایە حکوومەتی کوردی ئاوایە ئەو خەڵکەی سەر ڕاتبینی و ئیش کارەکەی وەستا و چێک زۆربەی شەکان بە قەرز هەروە یان زۆر زەرور نەبێ نایکە بە تایبەتی مۆزەف زۆر داماوە خەڵکی مۆزەف بەڕاستی جێ بەزەیە ئێوە تا چەند ماندووبوونەکانتان واتان لێکە کە سکتان تێر بێت ئەمڕۆ ناگاتە مستەوایەکی باش ماندووبوونەکان ئەوە نییە ژیانێکی تێر پێ بژیت شەکەی تۆ چییە؟ ڕاستکردنەوەی سارە تەنەکە چی واتە؟ بەڵێ باشە لە هەرێمی کوردستانە زۆر پیشەوەرە بینین لە ڕۆژهەڵات کاتێک کە خۆر هەڵدەتا و خۆر ئاوا بێ هەر خەریکی کارکردنە پێ دوایە بتانی بە کاسپێکی حەڵاڵ و بە کاسپێکی ماماندووبوونێکی زۆر بتوانیت خان و ماڵ و سیارە و
ژنی پێبێنیت و ژیانێکی خۆش بە خۆدا بینکەی ئەم زەمانەی ئێستا زەحمەتە زۆر زەحمەتە بۆ کارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە تۆ ڕۆژێ ئیشت هەیە چوار ڕۆژ نیتە لەپڕ بەزی سیاسی شتەکان ئەگۆڕێ ئەی باشە لە هەرێمی کوردستانە زۆر کەس دەبینن ڕەنگە ماندووش نەبن ڕەنگە ئارەقیش نەڕێژن هەر لە خۆ لە پڕەبن بە ساحێبی خانووی گەورە ڤێلا ئۆتۆمبیلی بەرز بۆ نمونە تۆ جیلێکی هەژار و فەرمانبەر و خەڵکە داماوەکەی بەش خۆی لە ئەسڵا ئەبێ ئەوەی کە زۆر ماندوو ئەبێت پارەی باشی پێبێ بەس بەداخۆ لێرە پێچەوانەیە بۆ نایمە پێچوانێ ئەوە ئەکەوێتە سەر دەسەڵاتی سیاسی ئەکەوێتە سەر ئەو کەسانی کە لێ پرسراوی ئەو وڵاتن ئەگەر ئەوان بەرنمەیەک هەبێ سیستمێکت هەبێ وا نابێ خەڵکە ماندۆکان لە دواون خەڵکە لەگەر ڕێزما ماستاوچی و واستە و بڕۆوەرەکە لە پێشەوەی کەواتە هەوڵدانی زۆر هۆکار نێ بۆ دەوڵەمەند بوون تەنها هەلە و کۆمەڵە ئێمە هاوای ئەجنا لە هەموو شوێن لە هەموو دنیاە تۆ بە پێی ماندووبوونی خۆت مافت هەیە تۆ بە پێی ماندووبوونی خۆت من بە پێی ماندووبوونی خۆم ئەو بە پێی ڕنج و تەقەلای خۆی بە زیرەکی خۆی ئەتوانێ بگاتە هەموو مستەوایەک بەڵام لە وڵاتی ئێمە هەموو شتەکان عکس بەرەوەی بەرنامە نییە کەسێک نییە بە تەواوی شتەکان بە یاسایی بکە کورد پندێکی یەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئایا لە کوردستانە دەستۆ ماندۆکان لەسەر سکی تێردا ئەنرێت یاخود دەستە ماندۆکان لەسەر سکی برسیە هەر لەسەر سکی برسیە بۆچی؟ وەڵی خەڵکەکە ئاوا فێر بووە ئیشەکەی تو پارە نییە ئیشەکەی ئەبێ بە کەمتر ئیشکەی شەکەی تۆ چییە؟ ئیشەکەی من ئەمێ ئیشی من تەنەکە چێتیە باشە لە هەرێمی کوردستاندا زۆر ماندوو بوون هۆکارێکە بۆ یەکە مرۆڤەکان پێی دەوڵەمە من یاخود سکیان تێرکەن نەخێر نەخێر بە هیچ شێوە ینی ڕەنجێکی زۆر و گەنجێکی کەم بەڵێ ئەی باشە پێت وایە زۆر کەسێ لە هەرێمی کوردستانە لە پڕۆک و قارچگاڵە تۆقێ لە پڕ دەوڵەمەند ئەبێت لە پڕ ئەبێ بە سەحەبی هەموو شتێکی خۆی ڕەنگە ئارەقیش نەڕێژێت هۆکاری ئەمە چییە؟ وڵی هۆکاری ئەمە من نازانم ئەبێ لەوانە پرسی کە خۆیان وایان لێدێ ئیشوکاتان چۆنە؟ باشین هەروواوی نەخواوەزیانە کورد پندێکی جوانی ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئەو نەکێەوە دەستان ماندوو ئەبێدا سکتان تێرە بێ بۆ ئەمڕۆ زۆر نا بەڵام هەر باشین نەخواوەزیاوێ لە چاو ئەم وەزع و زروفۆ هەر باشین هەروواوێت باشە لە هەرێمی کوردستانە پێت وایە زۆری هەوڵدان و تێکۆشان هۆکارێک بۆ یەکە مرۆڤ دەوڵەمەند بێ یاخود نەخێر شتی تر وا لە مرۆڤەکان لە هەرێمی کوردستان دەوڵەمەند بێ بەم ئیشە دەوڵەمەند نابێت ئەگەر بتێ بەم ئیشە دەوڵەمەند بێ ئەی باشە خۆی لە ئابووریدا زۆرترین ئیش و زۆرترین کات کە ماندوو بیت هۆکارێک بکە مرۆڤ با بڵێن دەستکەوتی باشیە بێت لێرە بووایە هۆکاری ژیانەکەی ئێمە وایە دەسەڵاتی ئێمە چی لێرە چەندێکیش هەوڵ بیت چەندێکیش ماندوو بیت هەر لە شوێنی خۆتی بژێ و مەمرە دەستی ماندوو لەسەر سکی برسیە بەتەشیدی بە پێی قسەی هاوڵاتیان بێت ئەتوانین بڵێین زۆرێک لە خەڵکی وەک گورگی برسی هەڵپە هەڵپیانە بۆ دەوری کورسی کورسەکەی ژێری بە گەندەڵکاری ژیانی خەڵکی کردە بێکاری گەر حکومکردن گەندەڵی هاتە ناو قات و قڕی خەڵک زوو ئەبێتە باو پەیامی هاوڵاتیانمان لە ناوچەی پیشە سادی سلێمانیەوە بۆ ئێوە ئازیز و خۆشەویست گواستەوە زۆربەیان پیان وابوو ئەو پەندیە کوردیە کە دەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە لە ئێستاە پێچەوانە بۆتەوە دەستی ماندوو لەسەر سکی ورسیە بەهۆی هەموو ئەو ناعەدالەتیانەی کە لە هەرێمی کوردستانەوە بەهۆی دەسەڵاتدارانی هەرێمەوە دەگوزارێت ئێمە هیوادارین چیتر دەستە ماندووەکان لەسەر سکی برسیدا نەنرێت بەڵکو دەستە ماندووەکان لەسەر سکی تێر بێت بۆ ئەوەی مرۆڤەکان لەم هەرێمەدا هەست بەبوونی خۆیان و ئینسانێتی خۆیان بکەن پەیامی ئەم جارەمان
لە لای دەستەماندۆکانەوە کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خۆتان لەگەڵ.